بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرنامەیەکی تایبەت بە جژن پێتان گەیشتومەتەوە خوای گەورە جژنتان لە پیرۆزکە هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە خێر و خۆشی و بەرەکەت ئومێدەوارم کە حەجی حاجیانمان قبول ببێ و ئەم ڕۆژانە بە خێر و بەرەکەت و ئەنجامدانی سنەتی قوربانی و بەسەرکردنەوەی دۆستان و ئازیزانتان بەڕێ بکەن. ئێمە وەکو زانین یەکێک لەو شتانەی کە لە جژنە زۆر گرنگی پێدەدرێ ئامادەکردنی سفرە و خوانە لەبەرەوەی کە سفرە و ئامادەکردن تەنها خواردن نییە بەڵکو و کۆکردنەوەی خێزانەکانە و پێکەوەی دڵەکانە و ئەبینین یین زۆر جار ئەم ڕەنگە و ڕەنگی سفری کوردی وای کردووە کە کەشێکی جیاواز ببەخشێ بە ئێمەش بۆیە ئەم بڕگە و ئەم بەرنامە تایبەتەمان تایبەت کرۆ بە ئامادەکردنی خوانی جژن و دوو شێفی زۆر تایبەتم لەگەڵایە کە ئەویش خات و چیایەسینەوە خات و شیما محەممەدە و خات و شکرێشمان لەگەڵ ئەویش هەر هاوکارمانە سپاسێکین کە لەگەڵمانن بۆ ئەوەی کە خواردنێکی خۆشی کوردەواریانە و کەشێکی تایبەت ئامادە بکەین. خاتوچیا سڵاو دەبێت. سڵاو لە تۆش بێ هۆنیاخە زۆر جژنە پیرۆزەی خۆت بگەێنی. جژنە پیرۆزەی خۆمان ڕاستی دایک و باوکی عەزیزم ئەەکەم تەواوی خانەوادەم کەم خوشک و براکانم جژنە پیرۆزەی خۆمان ڕاستی تەواوی موسڵمانانی جیهانەکەم ئینشاءالله خوای گەورە حەجی حاجیانمان قبول کات خێر و قوربانی ئەو کەسانەش بگەێنێت ئینشاءالله کە لەم 4 ڕۆژەی جژنە بەڵێ ئەم سونەتە بەسەرەکەنەوە ئەنجامی ئەدەن ئینشاءالله خوای گەورە خێری هەموو لای قبول کات. ئامین ئینشاءالله. خاتوچیا ئەمڕۆ بەتەمای چیت؟ ئەمڕۆ وەک عادەتێکی هەموو ڕۆژێکی بەیانیانی جژن ئینشاءالله بە تەمای شلەی فاسۆلیا و قەیسین و گۆشت و مریشکیشمانە بێت. جژن بێ ئەوە نابێ وانە؟ نا وەڵڵا تەنها گوڵی مەجلیسم سفرە و خوانی جژن ببێ ئەوانە نابێ. من دایما ئەڵێم جگە لەوەی کە ئێمە سپاس بۆ خوای گەورە کوردین یعنی یەکێک لەو شتانەی کە ئێمە کورد ینی بەخشیومانە بە جژن ئەو خوانەی بەیانیانە کە ئامادەیەکەین زۆر تایبەت و زۆر بەچێژە ئەیتان بینیوانە کوردانی تاراوگە لەوێش هەمیشە ئەو سفرە خوانیان هەیە و ئەویان لەبیر نەکردوانی هەستەکەم شتێکی تایبەت بێ. طبعا ئێمە کورد هەر بە کۆبوونەوە و تەبایی لە ناو یەکە عایلەکان بەڵێ بە تایبەت پەیوەندی خێزانەکان جا عادەتەن ئێستا بۆی سەرقاڵی ڕۆژانە و بەردەوامی کارکردن تا حدێک دەتوانم بڵم سفرەی جژن یا ڕۆژانی هەینی بۆتە هۆی کۆبوونەوەی تەواوی خێزانەکان بەڵێ زۆر تایبەتن. دەستخۆش. خاتو شەیما سڵاوت لێبێ. شەیماخان ڕەنگە زۆر بەتانبینی بێتان بە شێفی زەڵاتەکان و قەبیلاتەکان ناسراوەلاتان جا پێم بڵێ ئەمڕۆ جژنە پیرۆزەی خۆت بەکێ ئەگەیەنی و دوێ ئەوش باسمان بۆ بکە چیمان بۆ ئامادەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی تایبەت و بە تایبەت بە جژن لە بۆنە پیرۆزە و تایبەتەیە خۆشەیە لەگەڵ ئێوە کۆبوومەتەوە. جژنە پیرۆزەی خۆم ئاڕاستی هەموو موسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی و خێزانەکەم خوشک و براکانم و لەگەڵ هاوڕەکانی سەرکارم لێرە جژنە پیرۆزی تایبەتیان لێ یەکەم. جژنە پیرۆزیش لە ئێوە بەڕێز و تەواوی کارمەندانی ئەسمانی پێیان دووبارە جژنتان پیرۆز بێ. چیمان بۆ ئامادەکەی؟ ئەمڕۆ بە دوو زەڵاتە بەشدارم. زەڵاتی یەکەمیان هەڵبژەیە پێکاتی سەرەکی هەڵۆژەیە لەگەڵ سێوی سەوز لەگەڵ خەیار و گێزەر و ترۆزی. کەواتە ئەتوانین بڵێم قەبیلاتەکانی تۆش کوردەواریان لەگەڵ بەهاری بەڵێ فصلی بەهار. ئەی دەسەکانە خۆش بێ. زەڵاتی دوو میشمان هێنا پەڵپینەیە لەگەڵ خەیار لەگەڵ گەرمەشامی لەگەڵ ماست. هاتەلاچە زۆر تایبەت بێ هەم پەڵپینەکە هەم بە هەڵوژە و بۆنەکە تایبەتەوە بەشتی تایبەتیوە ئامادەکەی. خاتوچیا ئەوەی کە زۆر ئەم بەرنامەی تایبەت کرد ئێمە بەجار چێشتونانەکەمان ئامادەکەین و هەر کوردەواریش بەوە ناسراوە کە چێشتی داری زۆر تایبەت و خۆش و تا بۆنێکی تری هەیە زۆر تایبەت. خۆت بەوە چێشت ئامادەکەیان؟ بەڵێ ئێمە خۆم لە چێشخانەکەمە ڕۆژانی هەینیم تایبەت کردووە بە چێشتی دار بەڵێ خۆشبەختانە لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆزە هەموو ئێوارەیەک من لە چێشخانەکەم چێشتم بەدار ئامادە کردووە. خواستێکی زیاتریشی لەسەر الحەمدوللیلا بەڵێ تامیشی خۆشترە. بێگومان پێم بڵێ لە کێکەوە ئەزمونە هەیە لەگەڵ خواردن دروستکردنە
ئاها گۆش بووی بە ئامادەکردنی خواردنەوە من ماوەی 7 ساڵە کارەکەم سەرەتا لە پیجێکی ئۆنلاینەوە دەستم پێکرد فستیڤاڵەکان کارمە کرد دوایینە بە هاوکاری هەموو لە ئایلەکەم توانم چێشخانەیەکی خنجیلە دانم ئێستا سپاس بخوا چێشخانەیەکی بچووکم هەیە و لێەوە ڕۆژانە خواردنی و ئازیزانە ئاماداکەین کە داوامان لێەکەن کاتە هەلی کارەکەت لێ ئۆنلاینەوە بوو بەڵێ زۆر باشە کاتە ئەچی بەلای چێشتەکانەوە ئێستا بەڵێ چی بۆ سەرخستوین چیت ئێستا گۆشتەکەمان لەسرە داناوە بەڵێ مریشکەکەمان هەر عینەن شت و شلەی فاسۆلیاکەشم خستۆتە سەر کاتە ماشەڵڵا مەزۆڵی چاکە ڕێکخستەوە بەڵێ بەتەکید زۆر باشە کاتە با بچین و بەلای چێشتەکانەوە باشە اینجا ئەو کاتێ گەڕمۆلات باش نییە خاتو شەیما دێمۆلای بەڕێزت تایبەتمەندی ئەم سەڵاتەی کە ئەمڕۆ ئامادەیەکەی ینی کە باست لەوە کرد بە هەڵوژەیە بۆچی هەڵوژەت هەڵبژار ئایا بەهۆی وەرزەکەەوەی ئێمەزانین بەهاران چوالەمان هەیە ڕێواسمان هەیە هەڵوژەمان هەیە و هەمووشیان تامیان زۆ خۆشە و میوەی تری بەهارەمان هەیە بە ئەکیدی ئایا تا چنە گرنگە لە زەڵاتەکانیشا بەکاری بێنین تا و چێژێکی خۆش ئەبەخشێ بە بەخوانەکانەکە زۆر جوان بوو ئەمڕۆ زەڵاتم بە هەڵوژە دروست کردووە بەڵی تایبەتە لەبەر عادەتەن ئێمە فصلی بەهار کەمە و زۆر ئەڕواش ئەو خواردنانەیان بڵێ ئەو میوە بەهاریانە کەم ئەمێنێتەوە هەندێک کەس لەوە چه حەزی بە جۆرە ترشێکەی نەبێت لەگەڵ شتێکی ترشەجانە هەنێک کەسمان هێشەی ماخان بەلی مندۆزی و ترشیشەوەی خۆ هەر ترشتریەکە ڕاستە فەرمووی منش ئەمڕۆ ئەوم هەڵبژات لەبەرەوەی لە سێویستمان هەیە ئەمە خۆ تۆزە ترشە بەڵام ئەمەیان تۆزێک ینی شیرینێکی تایە ئەو لەگەڵ خەیار تامەکەی باڵانسەکە لەگەڵ خەیار و گێزەر و درۆزی کەمێک جەرگیر ئەنی حسێکم شتێکی زۆر خۆش دەبجێ هەمووشان زیاتر پێکاتی سەوزەی اینێکی تیان نییە شتێکی زۆر خۆشە ئیشەڵا شتێکی جیاواز دروستەکەن خاتو شێمە ئێمە تۆمان تەنها لەگەڵ ئامادەکردنی زەڵاتە و قەبیلاتەکان ئابینیوە ئەزانی چێشتیش ئامادەکەی بە تایبەتی خوانی جەژن ئەمڕۆکە هات چیاخان هەنێشت خواردمان بۆ ئامادەکە خواردنی جەژن زۆر تایبەتە لە قەیسەکەیان نەبێ وا نەزانم یعنیها بەڵام بڵێ من تقریبا 8 ساڵ ئەزمۆنم لە ناو مەتبەخا هەیە 3 ساڵ نزیکی 3 ساڵ و نیو من کە دەسم پێ کرد بە خواردنی کورداوی دەسم پێ کرد الحەمدولیلا هەموو شتێک دەزانم بەڵام ئەترکە ئێمە هاتی ناو بەرنامەکەی ڕەمەزانەوانێ بە ڕێژێکی زۆر لە مقابلاتمان بوو من ئەوم بە باشزانی بۆ بەشدار بم خۆت حەزت لە کامیانە فەرق ناکە فەرق ناکە بەڵام زەڵاتەکە ئێستا لەبەری خۆم ئیشی لەسەرەکەم و ینی الحەمدولیلا زەڵاتەکانم بە هەلێ ڕێشە بڵم زەڵاتەکانم من بۆ 200 زەڵاتە یعنی ژمارەکە زیای شتێ بووە 167 بوو بەڵێ لە ئەسنای بەرنامەکەیە نزیکی 43 زەڵاتی تازم لە بەرنامەی ڕەمەزان کاتە ئەتوانین بڵێن ئەزمونەکەی پێیامیش بۆ خۆی دەوڵەمەندی بە تەکید ئەوەش بۆ خۆی شتێکی گەورە بوو لەبەری دەرفەتەکە شتێکی باش بوو بۆ من ئیشی ترم نەبوو تر زۆربەی زەڵاتەکان کە زۆر تۆزێ کاتی ئەویزیان هەنێشتی پێویست بوو لە پێیان پێشکەشم کرد بەجددی ئەوەی کە نەمکرد بوو لە پێیان هەمین پێشکەش کرد خۆت ئەی خۆیان بەس ئامادەیەکەی هەندێک کەسمان هەیە ئەڵێ من بۆ نەها وەستای شیرینەڵە بەس شیرینەکە ئامادەکەم خۆم نایخۆم تۆ ئەوەیان خۆی ئەزایی جوانە ئەو کەسێکە ئەوە نەتەوەی لاکە بێت خۆی زۆر چێژیرێ نبینم بەڵام سەڵات شتێکی ترە ئێستا شیرینی ئەوە بۆنەکەی هەڵ ئەمژێت یعنی حەزی لێ نامێنێ چێشتەکە بە هەمان شێوە بەڵام زەڵاتەکەوان نییە زەڵاتەکە لەگەڵ هیلاکەبی بەڵام بۆنەکەی هەتا عزێت نایە خۆشترە بڵێ بە تەکید خۆشم زۆر حەزم ئەمە زەڵاتی یەکەمتە با پێکاتەکان هەمووی چاک بکەی و کاتە ئەگەڕێمەوە لە باشێشەی ماخانگە بزانین چیاخان چی بۆ کردوین چیاخان ئاماژەم پیاوانی لەسەر ئەو مەزەڵەکانتن بەڵێ ئەمە مریشکەکەیە بڵێ زۆر باشە خاتو چیا یەک شت هەیە حەزەکەم لێرە باسی بکەین هەندێک کەس هەیە لەناو ئامادەکردنی ئەم خواردنە کوردەواریانەیە بەهارات زۆر بەکار ئەهێنێت تۆ بەهارات بەکار ئەهێنی یاننا ئەمڕۆ بە درێژایی بەرنامەکە لەگەڵ ماوی بزانێت چەندێ بەهارات بەکارێنە هیچدانا لێرە بەس ئەوەی کە بینم زەردەچەوەی و خوێوانە بەڵێ بەس زەردەچەوەی خوێ هەندێک جاریش بیبەر بەکارێنم بیبەری تۆن بەڵێ ئیتر زیاتر بەکار نانم زەردەچەوەش لە کاتی ئیتر ئەوەی دۆشاوە کە ئەەکەینە ناو فاسۆلیاکە تۆزێ زۆریژنا لەبەر
ئەزمکردنی فاسۆلیا بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی فاسۆلیانێکی تەندروستی بەڵێ هەیە بەڵێ بۆ ئەو کەسانە. سوودێکی زۆر باشی هەیە بۆ ئەوانە بەکارێنم مەکینا زیاتر بەخێرا دەکات کاتە نایێنێ خواردنی کوداری بۆ ناسراو نابێ بە هاراتی زۆر زیادە زۆر تەبیعی بەس ئاو خوێ زیاتر خۆشی نییە دەرەچێکیشەوە زۆریش بە لەزەت نییە. دەرەچێ هیچ کێشەیەکی نییە. خاتو چیا کێ فێری خواردن دروستکردنی کردی؟ من هەر لە مناڵیمەوە تا ئێستاژانی ئەوە تەمەنێکە لەگەڵ ماڵی باپیرەیاشی هەمەوە لە ماڵ باپیرەیاشی کە مناڵی عایلە بووم جا دایمە نازدار بەنازیش بووی. ئەوە ئیتر وای کردایمە لەگەڵ عایلەکە تێکەڵ بووم ئەوە لە پورەکانمەوە فێر بووم دایکی خۆم دڵی ناهادیشمان پێکای بوو مناڵەکانم نابێشکەن دڵی نەهات بەڵامی تر تەجروبە و ئەزمموی ژیانی هەموو ئێستا دڵخۆشی بە ئیشەکەت تۆ ڕۆژانە زۆر. لەگەڵ خواردن دروستکردن ینی کاتێکی باش ئەبیت. زۆر ئاسوودەم پێی جا ئاسوودەی ئێمەی چێژلێنەر لە چیایە لەوایە کە مشتێکەکەت فیدباکێکی باشە دەیاتوانێ ئەوە ئیتر تەواوتەوانی ساپۆرتێکی باشە هەمیشە خواردنێک کە بە دەروونێکی مرتاح و ئامادەکرابێ کاریگەری هەیە لەسەر تام و چێژەکەشی وانە خۆت ئەمەت ئەزمون کردووە لە ژیانی خۆتا ڕۆژێ بێتاقەت ببی خۆش دەرنەچوو بخوارد. ئەوە زۆر ڕوئات کە بێتاقە دەبی یا توانایەکی جستەی لاوازە بێنە خۆشەبیت ئەوە زۆر کات ئەوانە ڕوئەدا بەڵام ئیتر عادەتەن خواردن دایما هوەرێکە پێویستە لەگەڵ یا کە ئامادەی ئەەکەیت ئەو هوەرانە بزانیت بەرجەستەی کەیت لە خواردنەکەتە. ئێستا قەیسەکە لێنێ یان جارێ بەس فاسۆلیاکەت خستۆتە سەرەوەنیە ئەم فاسۆلیا و گۆشتەکە تۆزێ حازر بن ئامادەی ئەو کاتە قەیسەکە ئامادەکەین و برنجەکەش ئەەکەینە چکە کاتێکی گەمترێ برنجەکەش یەکسەر دوایەوە لەگەڵ شلێ قەیسەکە ئامادەکەم بەیەکەوانێ لە لێنانی مریشک ئەگەر باسی لێ بکەن هەندێک کەس کێشەی بۆنساردیان هەیە ئەمە چۆن چارەسەرەکەی تۆوەکو شێفێک ئێمە من لەوتەی گۆشتێشان مریشک لەوتەی بەکارێنە من یان نازانم زۆر لا خۆشم زۆر جارە بێتە پرسیارەوەم باشە بۆچی ئەڵێن بۆنسار لە کاتێکە ئەتوانی تۆ بۆنسار دەکەی بە زۆر شتی بەسییت کە لە ناو مەتبەخەکەتا هەیە بنبڕیکەیت کاتە پێمان بڵێ با لێرەوە بیزانیم زانین ئەمە چۆن بن بڕکەینەوە ئێمە کە عادەتەن مریشک لێ ئەنێم بیبەری تێەکەم یەک بیبەری تون بەڵام بیبەری سەوز سەوزی تێکەم و تاوە پیازیش بەکارێنم لەبەر ئەوەی تامێکی خۆشتر ئەیا بە مریشکەکە بەس پیاز و بیبەر بەکارێن بۆ ساردەکەیەوە نایمێنێت بەوە بەڵێ مریشک یەک عادەتی هەیە نابێت زۆر لە ئاو لەوەیە دەست عنی بەکار بیشۆیتەوە ئینیکەیت یەک جار بە جوانی کە هێناتەوە جوان بیشۆرەوە بیکە سوزگەوە بشۆڕێتەوە ئەجا بەکاری بێنە زۆر خۆش زۆر باشە کاتەمە زمونێکی باشە دەست خۆش بخات و چیا ئێمە بجێتێڵین کارەکە بکەی وە دەگەڕێنەوە لاتان و بەرداوام بین. گەڕاینەوە وڵاتانە زیزان جا چیاخان و پووری لێرن چیاخان حەزەکە بۆ پرسیارە بکەم پورە دەیمەوە لەگەڵ تایە؟ بەڵێ هەمیشە پێکەوەن؟ بەڵێ جا پێم خۆشە وەڵا گەربێت کەمێک قسە بکەین من و تۆ ئیشەکان بۆ چیاخان بەجێ هێڵێ بەخێر یاخوان سپاس دەکەم. چیاخان ئاماژەی بۆ کرد کە ئێوە بە خێزانی ئەم کاراکان بەڵام پێشەوەی ئەو پرسیارە بکەم بە جژنە پیرۆزی خۆت لێرە بگەێنی ئەو کاتە هەنێک پرسیارە لێگەم سەبارەت بە ئەزمموی خۆت. زۆر سپاس گیان سپاسیەوە کەم کە لەم بەرنامەیە جوانەیە بەشداریمان کردوانێ و پیرۆزبایی زۆر سپاس دەکەم پیرۆزایی جەژن سەرەتا لەم سافە جوانە ئەەکەم پەیام لە هەموو کورد لە هەموو ئەندامانی خێزانەکەم تایبەتە چیاگیانیش کە لەگەڵ مایە چای مانجەکەم کە هەمیشە بەیەکەوەی پێم بڵێ تۆ لەکەیەکەوە شێفیت
هایتر ئەمە ئەزمموی ژیانە هەر لە سەرەتای ژیان و تۆکە هەر لە مناڵێەوە چێژ لێنان و شتبی لە ماڵە هەر بەردەوام گشتیان لە دایکەوەیان لە پوریەوە وەری ئەگریا فێر هەمیشە لە دایکەوە زیاتر تۆ چێژ لێنان وەرەگری وانە کابانی وەرەگری ئێتی وردە وردە وتیان بادادە ئیشی بەرنامەی خواردن دروستکردنکەین منیژوتم پاپشتانە بم کاتە پاڵپشتێکی باشی پاپشتی چیا و خوشکەکەمم بە تاکیت زۆر باشە خوشکەکەم لە خۆم گەورەترە تا چۆنێک ئەم کارە ینی بۆ ئێوە زۆر جێی ئەها دڵخۆشیە بۆی کە خێزانێکن پێکەوە سپاس بۆ خۆی گەورە هەمیشە خێزان بەوە جوانە کە تەبابێ و لە ناویەکە کارەکانی بەیەکەوە بکە بەشیکە لە ناویەکە عنی خۆشی و ناخۆشییان بەیەکەوانێ هاو بەشی ژیان یەک بن کاتە چەند ساڵە لەگەڵ ئەمانە خەریکیت تقریبان 7 ساڵە لە پێشانگاکان و لە ماڵ و بە ئۆنلاین خەریک بوون هەمیشە هاوکاریان بووم و یارمەتی ماون ئێتر هەستان کوتیاندا بادانیشین پرۆژەیەدانین ئەمجا بێچینە دەرەوەی ماڵەوە وردەوەدە ئەو سوکە دوکانەمان کردەوەوانێ خوانی چییە هەر بە نای خۆیەوە ناوم کاتە زۆر نازدار وە لە ناوتان هەر بە تەکیید دڵنیا بە زۆر نازدارە زۆر باشە خۆت حەزت بە خواردن دروستکردن هەیە وەکو حەز یان ئەوە تا هەر بەهۆی زیاتر ئیش و ماڵ و ئەوانەوە لەگەڵ خواردنا خەریک هەچ پیشێ بکەیت و ئەبێ خولیاو هەبێ وایە ئێمەش خولیایەکە ئەمە هەر بۆمان ماوەتەوە عنی هەر کابانی ماڵ بیت و هەموو شتێک بزانی جا قسێکی شێڵێ ئەوەی کە کابان بێ بە دەستی خواردنی هیچ کەسێکی تر ڕازی نابێ و دایم ڕخنەی لێ دۆزێتەوە ئێوە ئێستا خۆتان بابەتی ئەخواردن ئامادەکردنە ئەنی کارەکەن لاچی هەست بۆ بگەن بە تەکیید وایە زۆربەی کاتکەم نەچمە مەطعەم ڕۆژانە چێژی خواردنەکانیانەکەم کە بەدڵم نەبێ یەکسەر هاوارەکەم بەسەریانە ئەڵێم بۆچی خواردنەتان وایە تاوی گۆڕاوەکو ڕۆژی پێشوو نییە چ خواردنێکت خۆت حەز لێیان چ خواردنێک زیاتر خەڵکی ئێمە تالبێتی وڵایگیان سەرپێ دەرەجەیەکە لە ناو خەڵکە بەس من نایخۆم خۆم نایخۆم ئیتر عادەتەن کفتەش بۆ سلێمانی هەر بەردەوامە نازانم یاپراغەوە لە ناو خەڵکە هەر باوە زیاترەوە نیە خواستی لەسەر ئافرەتە بەس ئێستا پیاوانیش فێربوون یاپراغە خۆن جا ئەوەی کە ئێوە ینی تایبەتمەند کردووە ئەوەیە کە لە خواری کوردەواریە کارەکەن بۆچی خواردن ترسان هەڵ نەبژارد بۆ نوێسە خواردنی ئێمە ڕۆژاواییمان هەیە هەندێک خواردنی تر هەیە داهێنانی خەڵکەیان جۆرەی تر خواردن هەیە بۆ ئەوانەتان هەڵ نەبژارد یانی من خۆت هەزانی تۆ نەتەوەیەکی کە نەتەوەی کورد بە حەزەکە کولتوری خۆت بمێنێتەوە هەمیشە بەردەوامی لەسەر کاتە پێت وایە ئەمە ینی لایەنێکی کولتوریشە بۆ ئێوە هەروە بێ زۆرن ئەو کەسانی کە لە خواردن دروستکردنا کارەکەن و هەمیشە ئەڵێن ماندوون بەڵام لەگەڵ ئەوەی کە ماندوون ینی حەز ئەەکەن جگە لە کارێکی خۆیان ئەوە لە فستیڤالەکانە لە شوێنە جیاوازەکانە بەشداری بکەن ئێوە هەوڵتان ناوە لە شوێنی جیاوازیژە ئەم خواردنانە پێشکەش بکەن و ئەم بابەتە کوردەواریانە بە خەڵک بناسیێنن بە تایبەتی بۆ منەوە بە دڵنیاوە گیانەکەم ئێمە لە پێشانگاکانە هەمیشە بەشدارین زۆربەی پێشانگا گەورەکان ئەوەی شێفەکان بەشدار بووین ئەوەی فستیڤاڵی یادی سلەیمانی لە هەموو یادەکانە بەشداریمان کردووە و سوپاس بەخوا خواستێکی زۆریش لەسەر خواردنەکانمان هەبوو هەمیشە دەست خۆش بخوا سپاس دەکەم سەلامەت بیاخوا من ئەگەڕێمەوە لای خاتوشیما بزانم چی لێک خواردنەکەمان هەستەکەم زەڵاتەکەت ئامادە بوو یەکەمیان وانە زۆر جوانیش دەرچووە بە شێوە ئیتر نازانم بۆ تامەکەی دەوێت تاقیکەمەوە جەماعەت چی ماوە ئێستا ڕازاندنەوەی بۆ ئەوکەی خاتوشیما لە خواردن ئامادەکردنە بە تایبەتی لە زەڵاتەیە هەندێک کەس ڕەنگە بابەتی ڕازاندنەوە پشتگوێ بخەن تا چنێک کاریگەری لەسەر تام و چێژی خواردن لەسەر پێشکەشکردنی لەسەر تااقەت و توانە و بۆ خواردنی زیاکە ئەم شێوازە لە دیزاینانە خواردن بداية ديزاينه يعني ئەوەی کە ئەیبینیت اشتیهاتەکاتەوە چاروە شتێکە بینی هەل لە خۆتەوە بەدڵنیت شتێ ناچێتە سەری ڕەنگە زۆری خۆش بێ بەڵام حەد لە خۆتەوە حەز ناکەی بیخۆت چونکە دیزاینی نییە یان ڕنگ و ڕووی ناشرینە بەڵام نا ینی لە خواردنە یەکەمیشت دیزاین و ڕازاندنەوە و پاکوخاوێنیە کاتێکی زۆریشە بە ئەم ڕازاندنەوە و دیزاینکردنی تقریبا ئەگەر تو من زۆر حەزم لەوە نییە بڵام خۆم دەرخەمیاشتە بەڵام لەو کاتەیە بیرۆکەت بووە ئەمە چۆن ڕازێنمەوە لەگەڵ چیا جوانە کاتە شتێک نییە بڵێ دووبارە یەکەمەوە ئەو شتێکی زۆر جوانە این داهێنانێکە بەخش بۆ کاری هونەریشی هەبێت ئەوە زۆر ئاسانە بووی یانی شتەکە زۆر بە ئاسانی یان بەدەستەوانە بەڵام وتمان خواردن یەکەم پاکوخاوێنی دیزاین دوایی تام
ئەمانە یعنی سەرێکین بداية أو كسك أي بينات أبي وايلب كيكا يعني سنجي راكيشي بيخوات راكيشي وي ئێستا بابەتی زەڵاتەکان ینی زۆ گرنگی پێدرێ بە تایبەتی لەلایەن خەڵکانێکەوە کە جۆرێک لە پەیڕەوی ڕژیم و خۆلاوازکردن و ئەوانە ئەگەنیان ئەیانەوێت بە تەندروستی بژین ئەمە پێت وایە وای کردووە کە ئێمە زیاتر خواستمان لەسەر ئەم جۆرە لە زەڵاتانە یان ئەم جۆرە خواردنانە هەبێ بەڵێ الحمد لله يعني بجدي من كده اسمها إيشة هدفي من لو أو بو يعني أو بابة كمي زلاتك لأنه خمنا بو تمي تقليدي بو حزم كشتكي جواز كم وبتبدأ بو قساني كبرز فرمون كأواني حزام بخواردني تدرستا والله أواني كالرجيم كان أواني كجيم كان أما بو أمانة كسي يعني بو أواني كان نخوش الديش خان يعني مخميكم لواني كباقر وزو حزي بزلاتية والله هيك هاتي زلاتك لك خود بينا أواني حسب زلاتش تكنية يعني أما زوجار هنا كسي بتبي خستوا يعني زلاتا خينا دوينا خواردن أما أشتكي غلطة بوي اشتهاب كاتو بيش سرتين أنا كأبي خوي سرتين خواردن توصل بشيك باش زلاتا بخوي تسكانه خوش به زلاتي كم حاضر بوا جا من وكو خومي كم لواني كا لسر سفرة هندي بلا ما جرينجا زلاطة هبة ودو هبة وشتلاوي كان هبة هندا بلا ما جرين يا خوانا سرقة هبة يعني وكو سروشتي خوم وابوه براستي رنجة كتير أبخش بسفرة كان إما حتى وكو سفرة كمان بصوتي أما دابة أوها بربرة أن هنين دانين دنيام كل الدواتر دا زور جانو تايبت درأتش هرچنا خواردنا كان من ماويتي وشيفا كان من خريك اللولاوة بويكا خواردنەکەمان بۆ ئامادەکەن ئیتر نازانم ئێستا خواردنەکەی ئەوان بەس کوێ گەیشتۆ باشمەوە شیمای گیان تۆ وتت زەڵاتی دوم ئێستا ئامادە زەڵاتی دووەم بەڵێ لە پەڵپینە پێک هاتووە لەگەڵ خەیار لەگەڵ ماست لەگەڵ گەمەشامی و لەگەڵ ناوکە کوولەکە ئەم ناوکە کوولەکە بێ سوێر کرابێ یان سوێر نەکرابێ هەندێک کەس ئەگەر بیانێ بەکاری خۆشترە بەڵێ ئەمەش کێشەی نیە ئەمان تەندروسترە لەبەری ئەو سوێری پێوە نییە يعني ئیسوادی زۆریە بۆ زۆر نەخۆشی بەکارێت ناوکە کوولەکە و لەگەڵیشە ئەگونجێ لەگەڵیشە ئەوەنجە و تامیشی خۆشە بێکەوە ئەو دوای کە تێکەڵ بوو ئەو کاتە ئەزانین زیاتر بۆ دیزاینەکە بەکارێن ئیتر لەگەڵی شارە خوڕێ زۆر باشە زۆر باشە من ئەگەڕێمەوە بە بچمە لای خاتوچیا خان چیت کرد بۆمان شلەی قەیسێکە هەندێک کەس هەیە بە دۆشاو لێ ئەنێ هەندێک کەس هەیە بێ دۆشاو ئێمە ئەمڕۆ تامێکە ئیشەڵا تۆزێکیکە بزانە چۆن خۆشە بێدۆشاو من خۆم یەکێکم لەوانەیە لە ماڵیشەوە بە بێدۆشاو ئامادەیەکەین بێت تام کردو و دڵیام ئەمەش زۆر بەنەزە دەبێت ئەگەر قەیسێکە نە زۆر ترش نە زۆر شیرینیش پێم مزرێکی هەبێ ئەوە زۆر خۆشترە لەوەی کە بە دۆشاوی تیاابێ ئەنی مزری دۆشاوەکە نەبێ بیا بە قەیسێکە هی قەیسێکەکە خۆی بێ هەندێک کەسم لێنیوە قەیسی ترش و شیرین بێکۆلی ئەنێ بۆی ئەوە بوو ئەوەی هەم هاوسانگیکە بەڵێ زۆر باشە پێم بڵێ لە ئمادەم ئێمە لە جژنای حەزەکەم پرسیایی جژنانت لێ بکەم تا چەندێک لە جژنا پەیوەندی گرنگی بە پەیوەندی کۆمەڵاتیەکانەدەن بەسەرکردنەوەی خۆتانزان ئەم ڕۆژانێکی تایبەتن ئەو لایەنەش بەڕاستی لایەنێکی گرنگە لە لایەنی ئاینیشەوە ئێمە فێر بووین و لەسەر لایەنی کولتوریشەوە لەسەری پەروەردەبووین خۆتەزانەی کوردین عاتیفەمان هەیە دایمەن و بەسەرکردنەوەی تا بڵێ کەس و کاریش گرنگە ئەرکێکی پیرۆز و دینیشە ئێمە بێ غەیری جەژنیش یەکتریمان لەبیر بێ و دایما کەسەکانی خۆمان بەسەر بکەینەوانە جا جەژن هەڵگری پەیامی ئاشتی و تەبای و جوانیە لە جەژنا زیاتر قوڵ بۆتەوە ئەمە وەکو ئاماژەشم پێیا کوردین دابوونەریتەکە جوانەکەی کوردیەکەی خۆمان یعنی دایمەن ئەو شتەی لە پێش هەموو شتێکەوە داناوەکە تەبابین سەردانی یەکتریکەین کە سوکار هەمین کشە کە سوکارمان لە بیرا بمێنێ جا هاوڕانی کەکلێکتانی کە لەم بەرنامە زۆر جوانە ئەوە هەمومان بەجلی کوردیەوە هاتوین خۆزگا کراین لە ڕۆژانی یاسایی شایمە و جلە جوانانەمان لەبەر بکردایە ینی زۆرجی خۆشحاڵیە هەندێک کەس هێڵە من ئیشم بۆ پێوە ناکرێ هەرچەنە خۆم یەکێکم لەوانە ینی بینی خۆمان بێ بەس تۆ زۆر خۆش وتت من کێشەم نییە بەجلی کوردی شەوی شەکەم وەڵام من ڕاهاتوم هەموو شتێ ڕاهاتنە
چەند جار لە چۆن شوێنی گەورە ئیشمان کردووە عنی بێ ئەوەی مەرجی سەرەکیان بێ بڵێ تۆجلی کوردی لەبەرکەی من لەبەرم کردووە عنی جلی کوردی کەکەوتی کورد هەموو هەموو نەتەوەیەک بەجلی خۆیەوە ناسراوە ئێمەش کوردین تا ئەتوانین عنی زیاتر تا بشکرێ ڕۆژانەش لەبەریکەین بەلا منەوە مشکێلە نییە دەست خۆش با چێشتەکەت نەسووتی و قەیسەکەمان بۆ لێ دەست خۆش بێت بێگومان زین خواردنەکەت کە پێگەی دەگەڕێنەوە لا چاڵ و بەردەوام بێت. گەڕاینەوە وڵاتان دوای وەرگرتنی پشوێکی باش لە ئامادەکردنی خواردنەکان تەبعاً یەخوا لەشیان ساغ بێ هەم شێف چیا هەم شێف شەیما زۆر ماندوو بوون ئەمڕۆ چەشت و نانێکی زۆر بەلەزەتیان بۆ ئامادەکردوین تەنانەت شکرێخانەوە تا خەریکە چێشنانەکە تێکە باسی خواردنەکانم بەو کەچوی لێ هات ماشەڵڵا ئەم ناوە دووکەڵێکی زۆر باش بوو ئەگەر دووکەڵتان بینیەوە هی ئاگرەکە بووە وەکو بینی برنجەکەمان ئامادە بووە بەڵەنجی کوردیمان لێناوە بەدار و شلەکانیش ئامادەن وەکو بینین گۆشت و مریشکەکەش هەمووی ئامادە هەمووی تاوەمان تامیش زۆر خۆش تاقیشەکەینەوە پێم بڵێ هیچ یادگارێکی خۆش ناخۆشت هەیە لە جەژنا لێرەوە یادگاری خۆشی ئێمە ئەو کاتە بوو کە جەژنانیان ئەینێ دینارە ئاسنەکان بوو ئیتر وەکو ئێستا شاری یاری زۆر ئەوە نەبوو تەنها یەک پارکمانە بۆیش زۆر بەکەمی جۆلانەکانی لەم کۆڵانەکانمان هەبوو ئێمە ئەوە نەخۆش بوو کە ئەچوین دینارێکمان ئەیا و سەر ئەکەوتین یەک جار دوو جار بوو جۆلانەکە بەڵام هەستێکی هەبوو یعنی چەند زۆر زۆر خۆش بوو هەستێکی زۆر خۆش بوو ئەی هیچ ڕووداوێکی ترت بەسەر هاتووە لە کاتی ئیشەکەت لەگەڵ مشتریە مشتریەکانم ماجەکەم لێرەوە داوای لە بردننیشیان لێکم ئەگەر هەندێک جارەمێ ئەو پامە بگەێنم پێ گەر هەندێک نازایە وەڵاگەردنم ئازاکەن ئەگەر ڕۆژە خواردنەکەیان درەنگەیشت بێ چونکە کێشەی گەاندن زۆر جار دروزە بێ باشە من پێشەوەی بێمانی ئەو قسەشم پێت دوت پێش بەراوتم من لە ڕێگەی سوشیال میدیاوە تۆم بینی تاچنێک سوود لە سوشیال میدیا ئێستا دەرگایەکی سەرەکیە بۆ کارکردن گەنجەکانمان ئەم قسەم بۆ گەنجەکانمانە ئەتوانن سوشیال میدیا بخۆزنەوانێ بۆ کارکردن دەرگایەکی زۆر باشە بۆ کارکردن و پێگەیاندنیە خۆش بێ سپاس بۆ ئەو چشتنانە جوانی کە بۆت لێناین بەڕاستیماندۆبن پێوە یەچمۆ لای شێف شەیما شێف شەیما زەڵاتەکانت ئامادەن کۆتایی ئاماژەیەکی پێوێ بڵێ دوو زەڵاتەمان هەم بوو زەڵاتەی یەکەمیان هەڵوژە بوو پێکاتێکی هەڵوژە و لەگەڵ گێزەر لەگەڵ سێوی سەوس لەگەڵ خەیار و ترۆزی بۆ سۆسەکەشی ئاوی لیمۆ فرەش و زەیتی زەیتون لەگەڵ کەمێک خوێ زەڵاتی دوومان پەڵپینە بوو کەرەستی سەرێکی پەڵپینە بوو لەگەڵ خەیار لەگەڵ ماست لەگەڵ کەمێک نعنای فرێش لەگەڵ گەرمەشامی و کەمێشکی ناوکولەکە بۆ جوانکاری و ئەشخورێ لەگەڵی شەیما گیان دەسەکانت خۆش بی زۆر جوانە دیمەنەکەی بەڕاستی دڵنیام دواییش تامەکەی هەروە ئەبێت کە تاقیمان کردەوە هیچ یادگارێکی خۆشت هەیە یادگاری خۆش ئێمە بڵێن دەژنی مناڵی زۆر خۆش بوو ئێستا تۆزێ سادوسڕێکی پێدارە بەڵام جیازی هەیە بەتاکی دێ مناڵی زۆر خۆش بوو ئێمە هەرنانەکەمان نەخوار ئیتر حەقمان بەسەری چۆنەوە ڕۆشتمە دەروانێ بەڵێ چیم بۆسە جوڵانێ و زۆر ئەو شتێکی زۆر زۆر تایبەت بوو زۆر خۆش بوو ئێستا جژنانەشن دەماوە شەیما هەیە بە زۆر کەمە زۆر کەمانی محدودە گەورە بووین بەستێنە جژنانە جژنانە هەر کاتێ بێ هەر خۆشە یعنی من زۆر جار لە سەر کارەکەمیان یەکێکی با بڵێن هەر ئەوانی کە خۆشیانەوەی هەر بە چای مناڵی سیرتەکەن ئەکە ئەو جژنانەیان حەقی بۆ نییە کە تۆ گەورە بووی هەر لە چای ئەوانە هەر مناڵی دەستەکانە هیچمان هیچ پێشکەشێ لێرە ئەمە شەریکی مەحیدان پێشکەشەکەم زۆرمان پێ خۆشەوێت لكن من أصلي نەبوو عیشی تەنیا خۆش نییە بەهشتی خوددا لەو
بەبێ ئەحبا خۆش لە خۆم و لەو کەسە خۆشم دێ و خۆشی دێم خدایە تۆ خۆش بی و تۆ ببی خدایە خۆش. حەزت لە ئەدەبیاتە؟ زۆر تۆ حەزم لە شاعرێکی مەزنی وەکووەکەمە بەڵێ مەحوی نالی مەولەوی هەمویان شارەکانمان لەبەرە خۆش سفرەکەت ڕازانینەوەداڵانت ئێمە ئەوەی کە ماوەتەوە ئەزیزان ئەوەیە کە نانەکەمان بخۆین و کە گواز لە خواردنەکان بکەین جاسە خەریکی سفرەکە ئەبین و لەسەر سفرەکە ئەوە قساکەینەوە خاتوشێ بە هەستی بەهستی. وەکو بینن خواردەکەمان حازر بوو ئێستا سفرێکی ڕەنگاڕەنگمان هەیە دا لە خۆی گەوراکەم سفری هەموو لایەکتان ئاوا ئاوادان کاتەوە نانی کەم نخۆن ئەم ڕۆژانە هەمووتان سفرەتان ئاوا ئاوادان و ڕازاوە بێ هیچتان هەیە لەسەر خواردنەکانی خۆ دەست و چاوتان خۆش بێ زۆر زۆر نانی شتێکی جوانە ئێستا تاقی شێگەینەوە بێگومان بۆ یابێ ها بۆنەکەی دەست و چاوتان خۆش بێ سپاسانەکەم ئێمە نانەکەمانە خۆین و ئێوە بەخوای گەورە ئەسپێرین ئەمڕۆ گشت ڕۆژەکانی ژیانتان پڕ بێ لە خۆشی هەر لە جژنابن خی گەورە سەلامەت و ئاسوودەتان کە بەخوای گەورەتان ئەسپێرین خاتان لەبە.